مێژوو هاتوو باڵای خۆی گرت بە باڵای خەمەکانی تۆ خەمەکانت یەک دوو قولانج درێژتر بوون کە زەریاش ویستی قوڵایی زامی خۆی و تۆ بپێوێت هاواری کرد خەریک بوو ئەو لە ناو تۆدا بخنکێ ئەمڕۆ هاتووم کە گوندێکی زۆر جوانی شاری مەریوانتان پێ بناسێنم ئەم گوندە جوانە ناوی گوێزەکوێرەی خوارەیە ئەم گوندە نزیک بە 150 ماڵ و 600 کەس دانیشتووی هەیە بژێوی ژیانی ئەم گوندە جوانە لە ڕووی کشت و کاڵ و زۆر بە کەمی ئاژەڵداریەوە ئێرە تووتفەرەنگی و تەمباکویان زۆرە هاوڕێم بن با بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێنین السلام عليكم باش نشكر خوش بيا اخوان گیرم کرد مندوو نەبی ممنونة هم تشكر صحتت چۆنە وەزعە چۆنە لەم داهاتای خەریکی چیت ئەمە زەمینی کێ بڕۆ باسی خۆتم بۆ ئەمە زمینی بلاین داوای گوێزەکوێرە زمینی کەشاوەردی بە ئیجارە گرتومانە ئێمە ساڵانە ئەیکەین بە تەماکۆ ئێرە تەماکووە بڕە باسی تەماکۆکەم بۆکەی چون من هیچ زانیاریەکەم لەسەر تەماکو نییە چۆنە کێشێ زمینەکەی بۆ حازرکەی بەرداشتەکەی چۆنە دوای ئەوە مەحسوولەکەی چی لێکەن زەحمە نەبەکەمێکی جاوە ئەلانەکە ئەمە نزیکی چلشەوە بێ شەتڵمان هانیوە مەسەلەن تووەکەی لە دووخانەوە یعنی ببوورە لە بینە قسەکانتە ینی ئاخرین مانگی بەهار وانە لە وەسەتی مانگی بەهارە ئاخری مانگی زمسان ئێمە شەتڵەکەی مانانی و تووەکەی دەوێت شەتڵمان کردووە دامان ناوە بادەن ئالان دە ڕۆژە مەسەن زەویەکەمان کێڵاوە دوای ئەم دە ڕۆژە ئەلانەکەی ئمڕۆ خەریکی شەتڵ لێداننی ئەی شەتڵەکەی پێشتر لەکوێ بووە لە زمسانە لە ناو کاناڵا و کاناڵەیە لەو بەرەوە دڵخەس بێز ناو حەوزە ینی ئەشە شەتڵەکەی بێت کە لە ناو ئاوە حتاوک ناوە گەورە بوو کە وەختێکە گەورە بوو ئەیهێنی دایێنێ باشە چەندێکی پێچێکە سەوز بێت و گەورە بێت لانەکە تا دە ڕۆژ خۆیە گرێت سەوزە بێ دوای دە ڕۆژە ئیتر حدودەن مانگێ چلشەوێت و لە کێشێت تاوکنێ بتوانین لێ بکەنینەوە توولەکەی چی لێکەن کەسێک دێت ئەیفرۆشن پێی یان ناخۆتانەشێ بیبن بۆ بازار ئەیبین هەم بۆ دووخانە سیانێ کولە وەلێ لە دووخانیش بۆ پوڵدانەکەی زۆر دەردیسەر و مشکڵە ئالانەکە مەسەن ئێستا پولپارەکەی نەداوە ینی ئەیبن بۆ مەریوان ئەوان لێتانە ئەوان لێمانە سێنن وەلێ لە پوڵدان شەکەکەمێ دەردیسەرە بۆ دەردەسەر ئێوە هەموو زەحمەتی پێواکێشنانەکە مەسە من پارەکە بوومانە ئێشتا پولی پارەکەی پێ نەداوی دێ باشە چۆن معامل هەیە لەگەڵاکەم بڵێنێ وایە ئیتر بە ئیدارەکان هەمووی هەموو هەوەرواسە ئەی ئاویاریشتەکەی چۆنە ڕەوش قەترەیە بینیان پیا چقه السلام علیکم باشن شکر سلامتن ممنونم ئەمە خەریکی چیت ئەمە چییە ئەم بەرگانەوادات ناوە وڵا ئەمە تەماکۆیە جای تر ئەم سینیە کاودوتە ئەم بەرگە دەردانیە کەنیتەوە بۆ ئەوەی تر تۆزێ قەوی بکەوێتە خۆی زوو کەوێتە خۆی ئەمیشە کە بینی لەم تەشتەیە دەوای کرمێ تا ئێرایە ئەیدەی لەو دەواوە کە تا ئەیتە کرم ساقەتەکەی نەخوا لە ڕێشەکەیە بەرگەکەی قەت کرموشتە نایخوا بەرە وەڵا ئەی ئاردم نەکردی ئەمە دەوایە ئیتی تا ئێرایە بۆ کرمەکەی چەقێنیتە ناو ئەرزەکە دوایشەکە مەسەلەن ئیمڕۆ داونا سبەینە یانە بەیانیەکەی بەوای نیو سەعات ئاوێش کۆلەی یێری تۆ بۆ ئاوەکەی تازە بێتەوە ئەم جاوەکی نەیتر لێ گەڕی تا 5 ڕۆژ تا 6 ڕۆژ ئیتر ئاوی نایێری با بە ئاو نەکەوێ ئەم ڕایتە ئاوێریە تێ خۆی گر ئەم گەڵا گەڵای جیاوەیە لێ یا لێ بنەوە ئەو گەڵا جیاوانەیە قرتێنی
ئیتر پاچە کۆڵەیەکەیت و گڵەکەی شیەکەیت و تایەتە سەرەوە کە گەورە بوو وەختی دەوای هی سەمپاشیە هی شیرینیە هی دەوکە هی کولەوشتیشە کە تێدان دەوایەکەی بۆمە نەیخوا ئیتر کە وەختی پێگەینیشی هاو ئەم بەرگانە خۆی لە خوارەوە ئاوا حاڵەت بڵبڵە بێ کە بڵبڵ بوو وەختی لێداننی هاتووە بیخیتە ناو سیخ و پەت ئیتەی خەنە ناو زاخە و یەک دوو ڕۆژ هەواڵی بە جوانی هەوای پێێن تاونە ئەمرێ کە مرد ئیتر ڕەنگی گر ئەمڕا هەواکەشی کەمەکەیتەوە کەیتر ئامادە بێ ئاوای بورجی حەوت بورجی حەوت کە دووخان دەسەکا بە سندنی ئیتر ئەوەڵی پاییزوانیە بورجی حەوت دەسەکا بە سندنی دووخان ئەو وەختێشە تو ئەتوانی هەوڵبەرێ بفرۆشی یعنی گەڵاکانی هەوڵی جامە بە سێ چوار بەرەکنێتەوە گەڵای هەوڵی هی هەوڵبەرە تا دوو سێگەڵا گەیەوە سەتیت سێ چوار گەڵا شابەرگی پێژن ئێوشە بەردوومە بەرسەومیش کە ئیتر لە چەبەرگە ئاخر گەڵای جایتر گوڵێکی شەکا ئەم گوڵە تۆی قرتێنیت دەوایەکەی دەوای سەرەکی پێڵێن ئەو دەواکە کردی ئیتر نایاڵێ بیا بەوەچ فقط گەڵاکە خۆی بێت و گەڵاکە وەزن ئەکایتر زۆرە بێت بەڵامیتر نازانام ئیمساڵ گلەیەکیشمان هەیە بەدە دووخانەوە پوڵ کەمەیە ینی زوو نایخاتە حەسێ و عەزیەت کە نێ بە دەرسە دەیخاتە حەسێ یعنی ئەگەر تۆی چە بڵێن بە سەفەرێ فرۆشت بێتێ بە 4 ملیۆن نیوەیەخا بە تەواوەتی نایخا دێربەدەر پوڵەکەتان پێ ساڵ وای لێ کرد بەڵام ساڵان وڵا زۆی ها بەڵام این ساڵ دێرهای دەی هەر ئەمە ڕێگای ناندەر هێنانتانە یان نا لە شوێنێکی ترۆ لە جێگای بەڵامیتر مەجبوریە دەیتر پیا و کار نەبوو مەجبورە هەموو شتێ دەست لێ بە ئەراڵە خوا لەشتان ساغ بە ئیشەڵڵا ئەی ئەمانە وتیان لە ناو ئەشە چەند ڕۆژ لە ناو هینانایە بێت لە حەوزەکە وتیان لەن ئەشە لە ناو حەوزا بێ وازم کردی هەواڵی سیانڵە بەدەرکەیتر دانرێ 45 شەو تا 2 مانگی پێچێ دەربێ بە جوانی ئیتر هەیشە کابرات زوو هەیشە زوو ئەتوانێت دای بنێت زوو لێیە بەڵام ئێمە وڵا لە زۆیتر لە سیانڵە بەدەردامانەوە ئیمڕۆ پێمان کراوە داینی خوا لەشتان ساغ بێ دەست و چاو خۆش بێ جێگاکەتان زۆر خۆشازانی ئەرەمەڵا ئینشەڵڵا هەمیشە لە خۆشییا بن بیا خوا سلامت بی زۆر سپاس دەکەم تۆ کە کابانی ماڵی باسی خۆتم بۆ بکە بزانم لە ماڵۆ خەریکی چیەکەی لە دەرەوە یارمەتی شوەکەتەی ئەرەوڵا یارمەتیە دەمیتە ئێژی ناو ماڵەکەم و ئەوە غەزا شتە درویستەکەم و ویتە دوای ناوشەلەم و ئەوە ساغ بێ ئەم ناوچەیە چێشتێکی تایبەتی هەیە وەڵا چێش تایبەت هەر دوای نەوشە لە مەودان و لێیە و ئاوای تر بەزستانە ئەوانە خاسەکەین شەلەم چۆن دروستەکەنەوە وەڵا شەلەم بڵێن چی گیای شەلەم هەیە ئەیتە بەسەرکۆ ئەیوەشێنین وەختێ سەوزە بێ ئیتر هەڵگی کێشین ئەیهێنین و ئەیجنین و دوایە ئەیتر گەنمی بۆ ئەکڵێنین و لەگەڵ گەنمەکە ئەیکڵێنین و ئیتر لەوەلا لە سەربانە ئەینین و وشکۆ بووە ئەرە وەڵا وشکۆ بوو ئەیهێنینە خوار ئیتر بەزستانە دروستیەکەین شیگیانتان بێ ئەخوا ئافیەتتان بێ سلامت بیە قوربانت بم ئەی بەهاران چی قەت ڕۆشتی بۆ شاخ و کێوانە گیای بەهاری بێنیتەوە چووم زۆر چووم گیای بەهاری چیتانەیە وەڵا ئەم بەهارە چوین بۆ کێوسان هەرمانهانی و مەنێ و ئیتر ئاوا خۆژە و پسڵ و ئەمانمانەهانی وایتە گیادۆخەوا و ئێرە ڕەواسی هەیە ئەرەوەڵا ڕێواسی هەست قەت بەو ڕێواس و کەنگەر و ئەوانە تووشیا توشتە دروست کردووە نەوەڵا دروستم نەکردوە ئەی ڕێواز دروستەکەین بە ڕێواز خۆرش دروستەکەین و ئێوە چۆن سازیەکەن خۆرشتی ڕەواسەکە وەڵا بڵێم چۆن سازیەکەین ئەیتە مامروشتەکەم هەڵکزان ئەیتە ڕێواسەکەیشی لەگەڵ ڕبوشتەکان ڕێواسەکەیشی تێکەم و دوایە ئاوی تێکەمی تێکڵێت جوان شلشل بۆ خۆی خڵەوانە ئەی کەنگەروشتە چی ئێوە هەر سووریەکەن و لەگەڵ هێلکەوشە خاتیەکەن یانە بە شێوەیەکی جیاوازی بە شێوەیەکی جیاوازێمە هەر
ئەینەی نەسەر بەلەوە ئیتر هەرانی هانیمانە و پاکەکەی نەیکوڵێنین ئەخێنە یەخچاڵیتە هەر وەخت بە زستانە دەریێنین ئیتر هەر وەخت فەسلی بێ دەریێنی لە فەسل خۆیان ئیتر سووریەکەینەوە بە پیچکۆ سووریەکەینەوە و بە پیازەتەڕەوە سووریەکەینەوە و ئاوایتر هەر بە تەنیا خۆشی سووریەکەینەوە ئەرەوەڵا باشە ئەم دێهاتە حیوان و شتەی هەیە حیوانی وردە و مانگا و ئەوانەی هەیە ئەرەوەڵا هەسی قەت شیرشتە دۆشیوە ئەرەوەڵا هی مانگام دۆشیوە ئەی هین مەڕ وەڵاهی مەڕم نەدۆشیوە ئەی ئەڵەن شیری مەڕ خۆشترە تا هین مانگا ڕاستە ئەرەوەڵا ڕاستە چاورترەوانە هی ئەوە چەورترە و بەلەزەترە وەک هین ماغانیە هی ماغا تۆزێت تاڵترە وەگەوە ئەی قەت بەو شیرە پەنیر و چوزانم کەشک و لۆرک و ئەوانە دروست کردووە وەڵا کەشکمان دروست کردووە بەڵام پەنیر نە کەرەیە و ئیتر کەشکە و دۆکەی سادەیەکەین و ماست و ئاوایتر ئەرەوەڵا باشە بزنتان نییە ئێوەنا نەوەڵا بوومان بەڵام فرۆشتمان بزن شیری بزنەکە لەگەڵ ئەو مەڕا چ فەرق فەرقیەوەسە بزنەکە شیری بەلەزەترە مەسەڵان خۆشترە چەورترە و هین مانگا هین بزنەکە چەورترە تا هین مەڕەکە مەڵێ هی مەڕەکە چەورترە هین مەڕ تا بزن چەورترە باشە من شتێکم بیستووە ئەڵێن ئەگەر شیری بزن خۆی باشە ئەڵێن فێنکە نازانم شتێکی وان بیستووە ئەڵێن لە هاوینانە شیری بزنەکە بخۆی فێنک دەبێت و شتی وا بووە یارینی هەیە وەڵا بەڵێ هەیە ئەرەوەڵا بیستومە ئەمە ماڵی باوکم هەر حیوانە وردەمان بووە زوو بەڵام ئیسەکە نیانە بەڵامیتە زوو بوومانێ زوو بە مناڵی دۆشیومە هین حیوانە وردە حیوانە وردەم دۆشیوە بەڵام لە ماڵی خەزورەمانم دۆشیوە لە ماڵ خەزرە کارە پێ ناکەن بەرەوڵا هی مانگام دۆشیوە لە ماڵ ئەمانە بەڵام ئەمان حیوانە وردیان نییە دۆشەنیان نەبووە کاری کامیان سەخترا هین حیوانی ورد یاین مانگا لا هین حیوانە وردە سەختە مانگا فرە ئاسانە کاری باشە لەش هەر ئاسانە خۆش بە یاخواست لەش ساغ بە ئیشەڵڵا دەست و چاو خۆش بە بەڕاستی ژنان زۆر زەحمەتە کێشن هەم لە ماڵەوە یارمەتیێن هەم لە دەر و یارمەتی پیاوانێن وانە یارمەتیانە دەین چ لە دەشت و چ لە ماڵە و ئیتر هەر خەری کاری لەشتان ساغ بە ئیشەڵڵا قەل بە ساغ بە قەزاوگرم دەست ئەو چایە خۆش خۆش بێ یاخوا بە خێر بێن سلااو لێ بە کاکی سلام بەخێر بێن یاخوا خوا مەمنونم زەحمەت نەبێ خۆت بناسێنە با بزانم لێرە خەریکی چیرچێکی لە خزمەتتام بە ناوی خوا سۆرانی ساڵحیم خەڵکی ئاوایی گوێزە کوێرە ناوچەی مەریوان 11 کیلومتری مەریوانی جادەی سەقز دانیژووی دانشگا کوردستانم لە خزمەتانم خوشحاڵیم بەناسیینت کاکی پێم بڵێ تۆ لە سنە دانیشتیوان لەوێ چیە خوێنی جغرافیا خوێنم جغرافیا کەوایە زۆرەشە شارەزایت بێ بەسەر دێهاتەکانی کوردستانە یان خۆت سەردانی دێهاتەکانەکەی وەڵا زۆربەی شارەکان نەگەڕێنێمە ڕشتەکەمان مربوط بە جغرافیا یەکسەر شارەکان نەگەڕین زەحمەت دەبێت کەمێک باسی جغرافیا و مۆقعەتی دێکەتانم بۆ بکە بزانم چۆنا و چۆنا چۆن دانراوە زۆر شارەزای دێهاتی گوێزە کوێرە لە عەسڵا سێدانە دێهات بوون بن دەوروبەرە دێهاتی ژیژوان هەر لەسەر جادەکەیە دێهاتی دێکۆن ئەم یاڵە پێی دەڵێن دێکۆن دێهاتی کانهین دێهاتی تریش هەست لە سەرویسە ناوکەیم لە فکر نییە ئەم سێ دێهاتە زوو بە خاترەوە هاتوونە تێرا زوو شەڕ بووە منتەقەیەکی جەڕنیە دەوروبەرەکەی کولە نیاڵە ها لە چاڵاییە بۆ منتەقەی جەنگی خاصە ها لە ئەمنە لە بواری زەوی شتەیشەوە زەوی لە هەچە منتەقەیە زۆرترە ئەم دێهاتانە بەفەس لێرۆ تا لای کانی کووزەڵە زەوی هەست تا ئەسراوە ئەچێت و تا لەنجاوە تا خێرابات سەرگەل بالگ وەسنە کولەن ها لە وەسەتەم دێهاتانە زەویەکانی زۆرترە یانێ ئاوای گوێزە کوێرە بەگزادەی زۆرتر بووە کەسێکە جێگەی بەک زۆری تیاابێ زەوی زۆرترە داگیرکردنیان زۆرترە مەحسوڵەکانیشی زۆربەی ئیسە باخە هەنگورە تەکی تووفەرەنگە کشاوەرزەکەیشی هەست کەمترە وەلێتر زۆربەی مەحسوڵەکەی باخی هەنگورە و تووفەرەنگی خاکەکەی وای پێویستکردوان یانی خاکەی وای پێویستکردوە ئیتر بۆ شتریشە بێ گوێزی هاتیە منتەقەی گوێزان خدمەتی زۆرە وەلێ ئیتر هەچێ منتەقەی گوێزان هەر منتەقەیەکە یان نە دێهاتێکە دەشتێکە بە ناوین گوێزە کوێرە گوێزی زۆریە گوێزی زۆری تایە توت فەرەنگەکان چەندەوە ئەتوانی بڵێ پێم
سێ نەوعیەز یەک فەسلیەز دوو دانە نەوعیشیەز دانێکیان چوار فەسڵە دانێکیان دوو فەسڵە ئەیسام نەوعیەمە تووفەرنگی پاروسی پێڵێن بەهار ئەوەڵ بەهاریسە بەرداشتی هەست ئەوە ئێمە خۆمانم بارە دامانەوە ساڵ ئایندە بەرداشت ئەسلیەیات ئیسامە هینم بەهارەتە بەرداشتی نیەمە کەمە بەرداشتی ئەسلی ساڵی ئایندەیە وا بە سەرفەتر نییە کە لەو نەوعانەی تر بێت کە سێ چواربەری ببێت یان نا فرۆشی زۆر سەخترە زوو خراپە بێ ئێمە بۆ شارانیە نێرین سە خۆمانەی نێرین بۆ تارانیە نێرین ئەم تووفەرەنگیە سفتە و حەزەکەی لێکەنەوە خراپ نابێ ماندگاری زۆرترە وەلێ ئەو نەوعەکانتری زوو خراپە بن یانێ یەک فەسڵەکە لە عەرز دوو سێ سەعاتە ناو ماشینە بێ یەکسەر خراپە بێ وەلێ ئێمە ماندگاری زۆرترە زانیاری زۆر باش دێ بە باوجودیەوەی کە تۆ جوانێکی ئەتوانی هەر لە شار بمێنیتەوە چۆنەکە هاتوویتە زۆر لێرە لەسەر زمینەکانی خۆتان کارەکەی دەی دەرامە دیەما بەسرم زەویانەوە شتان ساغ بۆی خۆش ممنونم بەخێر بێنە بزانم ناوە شەریفت چییە لێرە شغڵ و پیشە من ئومێد خەڵکی ئاوایی گوێ دەکوێنە سەر بە شاری مەریوان ئەکسەری کارەکانمان فەرەنگی و باغانگور و تووتن تەماکۆی خۆمان باسی باقی ترم بۆ کە بزانم لەکوایە نزیکە بەو یاڵۆ ئیتە هەن ئاوێ کێرین هیچێ فقط باغی ئەنووری دێمیە ئێتە ئاوی نارین مەزەن بوومانە کە لە یەک بۆڵ 26 کیلو دەرهاتوو ماشەڵڵا کیلو لە یەک بۆڵ یەک شاقل 26 کیلو کاکسەکەیشم هەیە وایتر چەند لە هێکتارێکا هەیە باخەکەی کەمێ باشترە و مەچەند خزمەتی باشترێکات خاکەکەی باشە ڕوبە ڕۆژ نییە احتمالەکە 15 تۆن تا 20 تۆن بەرداشتی لێ ماشەڵڵا باشە ئەی ترێکەتان لەو ترێسپیە یا ڕەشەکە ترێ ڕەشە ترێ چرمۆ هەمووی ترێ چرمو هەمووی مەچەند چەند ڕۆژە ماندگاریە بێ کارخانە لێمان ناسێنێ ئیتر ئەکسەرەتی پێوەنی کردووە چرمۆی تیا بوو قەدیم چرمەکانیشی تیا و گشتی پەیوەنی کردو بەم ڕەشە کە ڕەشەکە ماندگاری زۆرە لە کارخانەوە یەن مەسەن بە قیمەتێ فرە باشیش نییە وەلێ بازم باشە مەسەن لە چاو بازاڕۆ فرە باشترە ئیتر لە کارخانەوە یەن لێمانە سێن و ئەیبەن باشە ئەڵەن ئەی ترێ سوورەکەون یا ترێکی تریشمان هەیە وانە ڕیزێکە سوور ئەوە لێرە نییە فقط لێرە ئاو هەوا و خاکوشتەکەی فقط بۆ ئەو ترێ ڕەشە مەسەن ئەراواڵا بە دەردەخەوە باشە گشتی خەڵک ینی ئەکسەری خەڵکە کارەکەیان ئەوەیە یان نا بەخشێکی ئاژەڵداریەکەن بەخشێکی باغی وەڵا خۆتانەزان کە ئێستا بەداخۆ لە ئێران ئایتە کەمێ فشار هاتەوە بۆ خەڵک مەجبورین سە مەسەن ماڵی ئێمە لە یۆ 6,000 میتر تووفەرەنگیم کردووە 4 هێکتاری باغی ئەنگورم داناوە داوا بێتەوە لەو لاوە گەنمم کردووە جۆم کردووە هەموو کاریانە تووتنمان کردووە کە مەسەن بێ بە دەرامەدێ لە ئاخرەوە هیچ چیشمان بۆ نامێت سلااو لێ بە گەنجی جوان باشی سلام بەخێر بە یاخوا کاکە محەممەد تۆ دەرسە خوێنیت خەریکی چیت وەڵا خەریکی دەرس خوێندنین ئەیسا پۆلی چەندی لەکوێ دەرسە خوێنی پۆلی نەوەڵا لە ئاوایی خۆماندا لاوای خۆتانە ئارەوەڵا باشە تا چەندی هەیە مەدرسەکەتان ئارەوەڵا ئەی دوایەوە چیەکە وەڵا یا دەڕێن بۆ ناوشاریا ئاوایەکی ترەیە لە نزیکی خۆمان ئاوایی لەنجاوە ئەوێ دەی پێت خۆشە لە داهاتوودا چی بخوێنیت ببی بەچی پێم خۆشە بم بە مامۆستایەکی تاریخ ئیشەڵڵا تاریخ حەز بە تاریخەکەی ئارەوەڵا چۆنەکە عەلاقەمەند بووی بە تاریخ و مێژوو وەڵا هەر لە منداڵیەوە حەزم لێ بوو ئێستا حەزم لێ ئەی جگە لە کتێبەکانی قوتابخانەت کتێبی تر لەو بوارەوە خوێنیت نەوەڵا بەکەم دی باشە بۆ وەڵا دەی نازانم ئەو پێمان ناکرێ و کار و بەشخاڵە و ئارەوەڵا لەشە ساغ بە یاخوا ئیشەڵڵا بی بە مامۆستایەکی زۆر باش
لە مۆردی تاریخ و مێژووی کوردیشەوە حتمما بخوێنەرەوە، حتمما بە قوتابیەکانت بڵێ بە بزانن کورد چۆن بووە، کێ بووە، لەکوێ بووە بە وای لێرە دەی دەنگە خۆشە گۆرانێکمان بۆ بخوێنی. ئاخراونی هەی باسی بێوەفایەکە لە شێعرێکی پاراودا قەرار بوو کەبی خوازم لە وەختێکی گونجاودا بەڵام هێند بێوەفا بوو جێهێشتم لە ناکاودا چۆن دڵت هات بێوەفا تیرت لە دڵی شکاودا ناتوانم بێتەوە بژیم لە ماڵێکی شێواودا بەهەر ڕێیەکە دەچم دەچەقم لە زەلاودا ئاواتی مەرگە خوازم لە تەمەنێکی لاودا سەد بریا من خنکابم لە جێی خاڵم لە ئاودا سەد بریا من خنکابم لە جێی خاڵم لە ئاودا هەی تازە ناکەم دڵداری ئەگەر هەر بەم شێوە بێ فایدەی چیە کە بۆت نەبوو ئەو کەسەی دڵت پێوە بێ کەم و کورتی هەردیانی جەرگت وەک ئەو کێوە بێ چی خەمی ئەم دنیاە لە لای من بەخێوە بێ چی خەمی ئەم دنیاە لە لای من بەخێوە بێ پێشکەش بێەوە. مانوو نەبن قوربانە سلامت بی یاخوا خۆش بی سلامت بی ئەم سەبەدە پڕ لە توت فەرەنگە چی ئەیبەی بۆ کوێ مەسەبەت ئەمە تو فەرەنگی زەوی خۆمانە بۆ فرۆشمانەوێ بارەکەمان بردەوە ئیسە پازێکی کەم بوو وتمان بە سەر پڕێکەینەوەی بین کیلۆ کیلۆی ئەیکەنەوە جای نا بە سەبەت یەکسەر هەرە بە یەکسەر بە سنۆغی بین ئەیفرۆشی توت فەرەنگیەکانتان زەمینەکانتان بەریە وانە مەسەلەن دوو بەرسێ بەروانە ساڵە دوو بەرەیە منزورەوەسە ساڵ لە دوو بەرەیە بەرێکی ئەم هەرم وەرزەسە بەرێکی تقریبان آخر هاوینە باشە ئاوی زۆرەوێت وڵا تو فەرەنگی لەوە فەسڵ بەرداشتا ڕۆژنە ڕۆژێ گەرەگێزی وەلە لە وەختەکانی تراکە مەسەڵەن قەویە بێت و گەورەیە بێ بەستگی بە خاکەکەی فەرقەکە مثلا خاکەیە ڕۆژنە ڕۆژێ گەرەگێزی خاکیش هەیە دوو ڕۆژ کەڕێتە گەرەگێزی ئەکسەرەوە لە دوو ڕۆژ کەڕێتەیە توانی بیێری وەلە لەوە فەسڵ بەرداشتا ڕۆژنە ڕۆژ حتمەشە بیێری باشە قەت بووە کرموشتەتی بات 100% کرموشتەم کرم تەیە دعبەکان زۆر لێە خۆن سیسک لێە خوا مشک لێە خوا دوایەوە مەڵە لێە خوات ئەو شتانە زەرری هەست بۆی وەلیتە دەوایشیان هەیە توانی دەوای بۆ داکەی کە وتیان توت فەرەنگەکان ئەگەر ئەتانەوێت تەمیز و خاوێن بێتەوە تەشتێکدا بنێن توت فەرەنگەکانی تێ بکەن و خوێی پیاکەن پێڵە ناوە سەعاتیەک نی ساعتیە 20 دقیقە بمێنێتەوە ئەو شتە دروستە وتیان تەواوی ئەو کرمانە و ئەو جانەوەرە چکولانەی ناوی دێتە دەرەوە ڕاست لەوارەی شتۆ حیژم نەویستون منیش ویستم پرسیارکەم بزانم ئێوەکە ئەو ئەمە شتێ تەمیسە ماشەڵڵا چەندێک تەمیس و تمشایک خراوبێ بخەروا بەسەر ڕوویان معلومە زۆر سالم و تەمیسە باشە هیچ کێشەیەکی نییە ئەوە سەرەکەیتان لەکرێتوانی خراپ نابێت کارخانەیە بێشق ئەو قنچکە سەوزیە پێوە نەوێژنکە ئیکەن بە مرەبا و ڕبوو ئەو شتانە کەس نییە لەوێکە ئەوانەی لێ بکاتوانە نەیتە لەکسەر بم بۆ کارخانە هینا بۆ شارستان کە بیبانەشە قنچکە یەکسانتی پێوە بێ با خراو نەبێت هێنا بۆ کارخانە شێراوە بێ قنچک بگەیت ئەی بۆ عێراق و بۆ شارانی تریشی سادرەکە وەڵا لەم ئاواییۆ کەم نانێرن هێنا لە ئاواییەکان ترۆ هەیە مەسەڵەن ئەینێرن هێنا لای ئێمەوە کسەرەن هەربیا بۆ تاران یێنێرین یا بۆ تەبرێز یا بۆ کارخانەیە ساغ بەیەخوا زۆر سپاس دەکەم باوەختە نەگرم چونوتت ئەچم ئەوەش بۆ من باشە تازە بێن سەر چا قوربانە هۆش مەمنونم خۆ حافیزە بێ سلام علیکم بەخێر بێن خۆش بیاخوا خێر ببینی خۆش بیاخ بانە زۆر سپاس زەحمە دەبێت یەک زەرەوەرە پێشە تاو ئاوە با لە کادری دووربینەکەبی خۆت بناسەنە بە ناوی شەریفت بزانم من ڕەحیمم ناوە ئیمامی خەڵک گوێزێکوێ باسی وێنجەم کە بزانم چۆنا و چۆنا چەنە گەشە ئاوی بێ کەی ئەڕوێت کێشێ بەرداشتی لەوە بەهارە دەسەکرێ بە بەرداشتی هەر سێ مانگ سێ ئاوی گەرەک مانگێ سێ ئاوی گەرەکە ئاوی بارانوشتە جێبەجێ نابێت نا حتمما ئاوی بەیوانە ئاوی هەیە ئێرە ینی پڕبارانە یان نائەشێ چای چامان هەیە کەم ئاوە ئارەوەڵە ئێرە کانی شتەی لەیە کەم دووسەکانی ناوی کانیەکانی چیە زەحمەت نەبێت لەو دیوۆژی جوان کۆی کاوامان هەیە هانە بەیان خەڵکە چێتە سەری یا ئیسفادەی لێکە یان نە ئەوە نییە هەر بۆ دوو ماڵ نەهایەتی
هەرەوە ئەی شاخ و کێوەکانی ئێرە ناوی چییە؟ ئەوە ڕوبەڕوو قارەوایە ئەمە کە پژاواییە قەڵاقی کاین دارمازووە ئەمانیشە ئەم شواخانە ملەیژی جوان و بێژین قەرەچی ئەوەی پشتۆ پێمیان وت کە ئەوە تەماکۆوانە ئەمە تەماکۆی ئەوەڵ باسی و تەماکۆم بۆ بکە بزانم ئەوە چۆنا و چۆنا ئەم تەماکۆ ئەوە لە 15 شەو بمێنێ بۆ بەهار 10 شەوی بمێنێ بۆ بەهار لە ماڵە ناو فیبرا داێنێن دنکە داێنێن و ئێنێن ئەوە کەناڵی باڵێن دڵخێن بەسەر کەناڵەکە و ئێنی ئاوگرن ناو دێڵق ئیتر کەم خۆی سەوزە بێت و تاکوونی ئەوە 2 مانگی بەهارەچێت 2 مانگی بەهاڕۆی ئیتر ئەوەی نەوار شتەی بۆ داخەن و داێن چڵەچڵە ئەی کەی بەرداشتیەکە ئەوە نزیکەی هاوین مانگە 40 شەوی هاوێنش و دەستکەن بە بەرداشتی زەحمەت نەبێ ناوی شەریفت ڕەحمانم ناوێ کاکە ڕەحمانگیان من کە هاتم خەریکی کار بووی پێم بڵە خەریکی چیت ئەم میوانە چییە؟ وەڵا ئەمە مێوی ترێ ڕەشەس قەڵەمە بڕیومانە و چەوتە کاورومانە دامان ناوە وەگەی بینن بۆ ڕیشە داێنین ساڵی ئاوی هێنین ساڵ باهار کە باخمان بڕیە هێنین داێنین بۆ ڕیشە کە ڕیشە کات و دوایی ببرێ لە ناو زەویە و لە شوێن خۆیان دانریە سەوز بێت ڕەحەتتر سەوزە بێ ئێرە شوێنی خۆی نییە ناوەڵامە دواتر ئیسە دامان ناوە ڕیشەکە بڵێ بۆ ماوەی تاوکو پاییزە ئەم بەهارە دامان ناوە هەتاوکو پاییزەی گوێزینەوەی بین لە زەویە داێنین باشە ئەیگوێزنەوە بۆ کوێ بۆ سەر کێوشتە یان لە کێفە و لە زەویە لەرکووا ببێ ئیسە زەوی تەختیشدا ئەنریە باخی قەدیممان هەز با قەدیم لێژە ئیسە زەوی تەختیشدا ئانێن بەمێ و شوێنوی وا هەیە تەخت بەراوی شەکاورا داێنێ بەمێ و ئیتر بە فاصلە ئیترسە بە ڕەدیفیش داێنێ فاصلەکانی چەند میتر هەیە 3 میتر داێنێ هەیە 3.5 تا 4 ژەیە کاورا فاصلەی پێدا مێوێ هەتا مێوێکی تر ئیتر دانرێ بە فاصلە و ئیسە زەوی تەقدیتر بە تیلرە کێڵیەوە گەوەنی جاران نییە بە بێڵباخ و پیا و دەست ناکەوێ و این زۆر بووە مێ و باخەمێ و زۆر بووە ئیسە لێرە گوێزە کوێرە ترەی زۆرە تووفەرەنگی زۆرە ئیتر لە تریان نمونەیە لە مەریوانە ترەی زۆرە ترەیەکی جوانی هەیە و لەوەلا ئیتر خەڵک مەشغوڵە بەم باغداری و لێرەوەڵا لە شتان ساغ بە ئینشەڵا ترەکانی ئەیبن بۆ کوێ بن بۆ مەریوان کەسێک لێتانەکڕێ وەڵا ترەکەی لێمانەسیێنن ئیتر دەڵاڵ پوڵەکەی یەخوا ئیسە خەڵک شتێوان نامێنێتەوە بۆ خەڵک یەن ئان خۆی بۆ شارستانە بن پوڵێوان ناکە جوانەکەیە با کاورا خراوەکەی مەسەڵین تۆزێ سووربێ خۆ نایبات ئیتر کارخانەیش پوڵ کەمەدات ئەو قیمەتە کە کارخانە عەسڵەیدا لێرە نییە ئەی خراپەکانی چی خراپەکانی چی لێکن ئەیەنەوە بە کارخانە یان نا وەڵا کارخانە ئیباباڵام پوڵی کەمەکە ئیتر ساڵە پوڵ ئەیخۆن هەر ڕۆژە قیمەتێکە ئێمڕۆ قیمەتی خۆ کارخانە و ڕۆژ قیمەتە تا آخر هەر ئەو قیمەتەسە بەلەوە خەریدکە قیمەتەکەی دانی بەڵام ئیسە مەسەلەن کاورا سێنێ بۆ کارخانە ئێمڕۆ قیمەتێکە مە بەیانی 200 منی 500 منی لابە ئاوایتر پوڵەکەی خۆن ویتر وەڵا باشە ئیسا لە ئیسا لە چاوڕسق و شتەی تر و کاری ترۆ ترێ باشترە لە هەموو شتێ گەنم و شتەوە و گەنم دەرامەدی ئەوەی نییە خۆ خەڵگەر گەنمی شەکا دەی قیمەتی ئەوە های نییە بە زۆر جات کە شاوەرزی کووتمان پێ نابیوەشێنیتی گەنمی چیکە خەڵک ئیتە ها بەلای دووچڵمێەوە گەردانی 600 نەی گەنمەکەی باشە ئینشەڵڵا کە هەمیشە خوا ڕستمان بە
بۆچی من ئەکسەری دەهاتەکان ڕۆشتوم مێوەکان هەراوا لە سەرولێژیا بوون ئەو سەرولێژی ئەژێت لە ڤیا بێت یانە لە زەمینی ئاوا سافی وەڵا لە زەوی تەختی شعبێ دەی عەرزم کردن قەدیم فقط بە خاکەناز بە پابێڵ کێڵاویانە باخ شوێنی لێژ ئەگەر بە خاکەناز بیکێڵی ڕەحەترە کێڵیە لەوە لا زەوی تەخت دڵیان ناتوە بیکەن تەو لێژانە بۆ کێڵانەکەی ڕەحەتر بووە ئیسە تیلر پێیا بووە مەسەن سەنعەت پێشکەوتووە ئەم تیلرە هاتووە کارەدا بەدەست و ئیتر لە شوێنی تەختی شاداێنێ ئەراوەڵاوە لە بەرەوەسە باشە لەشتان ساغ بێشەڵا جیاوازی ئەم ترێ ڕەشە لەگەڵ ترێ سپیەکە چیە؟ وەڵا ئەم خۆ ترێسپیکەیش خۆشە بەڵام ئەو قیمەت ناکات مقاومەتی کەمە بە خاطرۆ کە زوخراپە چون ئەکسەرەن ترسپیەکە ئەخۆن دەیتر وەڵا ئیسە ترسپیکە شاید لە ناوشارە گەر بیشی بی بۆ مەریوان مەسەلەن بیبین بۆ شار بۆ فرۆش پول کەمەکات پول کەمەکە خراوە بێ یەک ڕۆژ هەڵەکات ئیتر لەبەر ئەوە ترێ ڕەشەکە مقاومەتی زۆرە و کارخانەی سێنێت بەڵام مەگە لە ناوشارە دانیشی کیلو فرۆشی کەی لە مەریوان ئەنا نافرۆشیە سپیکەکە ئەیتر کاورا فقط بەش ماڵی خۆی دانێت ترسپیکەیتە دانانێت هەر ئەم ترێ ڕەشەسە ئەبرێ بۆ کارخانە ئەیسێنێ و نەجاتی بێ ئەبرێ بۆ تاران بۆ شارستان و شتەی تر ئەفرۆشیە ناترێ سپیکە ئەو پوڵە ناکە نایسێنێ خەڵک گەرەکی نییە و زوو خراوە بێ و ئەوە لەبەرەوانەسە وایشەڵا خوارستان بە ئەیسامانەوە هاتووەتە دەرۆ لەگەڵ ئەوانەوە ئەشتا ناتوە ئەمە چەند دووسە مانگێتیەمە چنێک ئەمە هین پارەکە ئیتر هەڵ نەکشا هەڵمان نەکێشا بیگوازینەوە ئیتر فرە جوانە بوو تۆ جەزایی بوو وتم با ئینساڵیش لە ڕیشا بێت فەرقکە ئەوە بەهاردانراوانە ئەمە هین پارە ئەمە ئەبێ بە 2 ساڵی ئیسەی هەراوە ڕشتەکەی کەمە وەڵای تە هەرە وەڵا هەرەوە نەڕۆشتی هێشتا ئەوە ڕشتی زۆرە تا بە کوپاییز ڕشت زۆرترەکات هەرە وەڵا جوانە بێ بەساقەڵ دەستی چاو خۆش بەخوا لەشە ساغ بێ زەحمەتان کێشە دەستخۆشیتان مەمنونم. تان هەیە فقط پیازمان هەیە و کەوەرمان هەیە و ئەوەتە چۆنەرمان هەیە و مێوە و ئام هەموو دەختمان هەیە و هەڕوژەیە و قەیسیە و سێفە و ئامانە هەیە کووتیەکەین گەورە بێ بۆ زان و بۆ کەلانە و بۆوانە خاسیەکەین و ئەوە کەوەرە و هیچە خاسییانەکەین و بژاریانەکەین و بە دۆڵمە و زانەی بینەوە لە ئەیکڕۆنین لەسەر گازا و بۆ سەرکەکەی و سەرکەکەی خۆین و ئەوە ئەوانە بەبار یێنین بۆ ماڵی خۆمان باغی ترچی لەیە وەک بڵین سێو یان گێڵاس سێپی هاالێ گوێزی هاالێ هەموو شتێکی یاری ئەو بەخەز گوێزەوەتە دولا چاواتەوە بەخی گوێزی یاریە لەوە لای ڕن و پاییز ئەیفرۆشن بەعیزەی فرۆشن ئێن بە ئیجارەی فرۆشن و هەیە ئەیکا بە کاکڵە و کاکڕەکەی دەرێنە و خۆمان ئەیفرۆشین کاکڕەکەی ئەرەوەڵا بە کاکڕی ئەیفرۆشین باخ بە زۆرمان هەیە و کانی و ئاومان هەیە و زۆر کانیەکانتان ئاوی زۆرە کانیەکەمان ئاوی زۆرە و کانی خوگامان هەیە و هانەبەیانمان هەیە و کانی کەپرامان هەیە و کانی دارمازوومان هەیە و گوێزان و کانی بەی و ئاما کانی دارمازوومان هەیە و هیچ شتێکی لە پشتە ناوەکانیان بڵێن داستانێک ببێت یان قسەیەکی لە پشت بێ بڵێن ئەو کانیە لەبەر ئەوە ناوی ئەوەیە ئەوە ناوزا کانی دامازوو لە پیانێژن لە زەمان قەدیما پێژن سەیعەتا ئەوەڵا بەزەکەی سەیعەتا ئەرەوەڵا کانی دامازووش پێژن کانیەکەی کانیبەی قەدیمە کاریواتون و قەمەری ژەژن جێ بووەز و ئەو کابرا قەمەری ناوە ئیسە بە شیوەکەی ژن قەمەر شوێتیش دێ بووە پێیەژن کولە مشکاوی زوو لەوێ دێ بووە ئیتە ئاوانیان کردوە و ئیسە کۆرە بۆ هین قەدیم بووە شخص ڕشتەکەشی تا ماوە کولە مشکاوی هەرەوەڵا ئەمانە هەن شاخ و داخیەیە و کانی و ئاو هەیە و شخصە و دیەکە لەبێ ئەو شخصیانە ناوە دارەکانی ماوە کڵەکیان بۆچی وە شخصەکەین ئەسحابەکان ئیسە لێ ماون ئەرەوەڵا دێ بووە لە زەمان ڕووساکە ڕووساتوە دوێ ئەو شخص ڕشتە کوشتونیان لەوێ ناویانەوە هین زەمان قەدیم بووە باشە ئێستا کەس سەردانی و شخصاناکە ئەچێ بۆ سەر نەوەڵاوەری خەڵک ئەچێ بۆ سەری نەخۆش بێ چێکی بێ میفەرکی یێ بای بەسێ بەدەستیەوە ئەچێ بۆ نزگای ئەو شخصانە زیارەتیانەکە ئەرەوەڵا
بینەرانی ئازیزم هاتمە کۆتای پرۆگرامی ئەمڕۆشم هیوادارم بە دڵتان بوو بێت ئاوایی گوێزە کوێرە ئاواییەکی زۆر پڕخێر و بەرەکەت بوو چون ئێمە چوینە ناو گوندەکەەوە هەمووی جوانەکانی وتیان لەسەر زەمینەکانیان خەریکی کارن ئیشەڵڵا کە هەمیشە هەمووی ئاواییەکان ئاوا پڕکار بن پڕخێر و بەرەکەت بن ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر گوندێکی تر ماڵاوا خواتان لەگەڵ